ئەگەر تەوێت $10 ببیتەوە کارەکە زۆر ئاسانە. چەناڵێکی خۆشەویست هەیە بە ناوی کوردیش گەیمینگ، چەناڵێکە تایبەتە بە یاریکردن. $10 بە دیاری دەداتە ئێوەی خۆشەویست ئەوانە بینەری ئەو ڤیدیۆیانە. کارەکە زۆر ئاسانە. بڕۆنە چەناڵەکەی سبسکرایبی بکەن، لایکی ڤیدیۆیەکە بکەن وەرە کۆمنتیش بنووسن. ئەو لینکی ئەو ڤیدیۆش لە دیسکریپشن لەژێر دوگمەی لایک دایدەنێم و لە کۆمنتیش دووبارەی دەکەمەوە. بنووسن لەلایەن ژیرەوە هاتوون، بڕۆن سبسکرایب بکەن، لایککەن، تەرتیبات شتی بکەن، $10 بە خۆتان ببەنەوە. چەناڵێکی سەرنجڕاکێشە، یاریەکان بە کوواڵەتێکی بەرزی 4K بڵاو دەکاتەوە، گەیمپلەیەکی جوان پێشکەش دەکات و شایانی پشتگیریە. خاوەنی 7,000 سبسکرایبە، بەڵام هێشتا پێویستی بە پشتگیری زیاتری ئێوەی خۆشەویستە و $10 ببەنەوە لە بۆ خۆتان. دەیداهاتوو ئینشاءالله براوەکە شەر دەکەین لە خۆتان توان لە پلەیستیشن لە ئێکس بۆکس لە هەر شوێنێک ئەو $10 لە بۆ خۆتان وەربگرن و بیبەنەوە و سەرفی بکەن. گەیم و هەموو دنیا لەکوێ لە چەناڵی یوتیوبی ژیر. هەفتەیەکی گەورەیە، زیاتر لە 24 دانە هەواڵمان هەیە. هەفتەیەکی زۆر قەرەباڵغە پڕ هەواڵە، بارەس پێ بکەین. گەورەترین ئەو یاریانەی لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە تقریبا دەتوانین بڵێن ئەوڕۆ یاری Uncharted Legacy of Thieves Collection لەسەر PC بەردەست دەبێت. لە مێژە لەسەر PlayStation 5 هەردوو یاری Uncharted 4 و وەروە Uncharted Lost Legacy هەردووچیان ئەپگرید کراینە لەوە PlayStation 5 کراینە 4K 60 فریم بە حساب و کتاب، بەڵام 4K 60 فریمی تاوان نیە. مهم کواڵیتی بەرزکرایتەوە، دوگمەکانی دەستی PlayStation 5 هافتێک و ماپتێکی لە بۆ زیاد کرێە، وەروە لەسەر PCش تەواوی هەردوو یاری بەردەست دەبی کە یەکەم جار لە ژیان لە مێژوودا هەردوو یاری Uncharted بە شێوەی کۆلێکشن لەسەر PC بەردەست بێ. ئێستا دەتوان لە بۆ خۆتان زەماتی PC داوڵۆدی بکەن. لە 19 ئەو مانگەی یەکێک لە یاریە سەرنجڕاکێش و یاریە خۆشەکان کە زۆر حەز دەکەم تاقیب بکەم و یاری سترەی لەسەر PlayStation 5 و PlayStation 4 و وەروە PC بڵاو دەکرێتەوە. یاریەکە پێم وابی نرخی $40 یان $30، بەڵام دەتوانانی لە ڕێگەی PlayStation Plus Extra یاخود پریمیەم ئەگە هەر کامت هەبی بە خۆڕایی دەتوانانی یاریەکە داونلۆد بکە. ڕۆژی یەکەم لەسەر ئەو خزمزاریە بەردەست دەبێت. یاری سترەی پێویست ناکە زۆر باسی بکەم، زۆر باسمان کردیە. یارێکی پشیلەیە، وەکو پشیلەیەک یاری دەکە. یارێکی کامێرەکە سێمە، سەد کێشیە، چیرۆکی هەیە لە جیهانە کە مرۆڤی تێدا نییە، خۆت و چەند ڕۆبۆتێک لە دەبی ناو جیهانە. چیرۆکەکی سەرنجڕاکێشی ڕابردوو کە پەیوەندی بە مرۆڤایەتیەوە هەیە. چیرۆکە مەتەڵەکان هەڵیان بینی و هەروەها لامی خۆشترەوەیکەوە دەبێت برادری ڕۆبۆتەژی سە و لە ڕێگەی ئەوە توانین شتەکان قسە بکەیەوە قسەشتانە. یار سەرنجڕاکێش دیارەوە. حەز دەکەم ڕۆژێکم تاقیکەمەوە و هیوادارم کە ڤیدیۆشماندانە ئێوەی خۆشەویستیش بینەری بن. یارێکی دیکەش هەر لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بە ناوی EndLink Extinction is Forever. یارێکی تاڵ نوێیە، پێم وابی لە بژی گەیم پاسیش بەردەست دەبێتن. یاریەکە پەیوەندی بە ڕێویەک و بەچکەکانی هەیە لە جیهانەکەوە بەهۆی گەرمبوونی کەش و هەوای زەوی ئەو شتانە خەریکە جیهان لە ناو دەچێت. یار سەرنجڕاکێش دیارە، خۆش دیارە لە بە خۆتان تاقیکەنەوە. یاری Forza Horizon 5 DLCێکی لە بۆ بڵاو دەکرێتەوە بە ناوی Hot Wheels، واتە یاری Hot Wheel وەکو DLCێک لە ناو Forza Horizon 5 بەردەست دەبی. بەداخەوە لە ڕێی بژی گەیم پاس بەردەست نابێ و DLC بە پارەیە، بەڵام چەند تراکێکی نوێ لە بۆ یاریەکە زیاد دەکە کە زۆر سەرنجڕاکێشە، بەڵام حەز دەکەم ڕێک گەیم پاس تاقیکەمەوە. ئەکید ڕۆژێک دێتە سەر گەیم پاس و چاوەڕێ. لە 21 ئەو مانگەی ئاڕیانی خۆشەویستم یاریێک بڵاو دەکرێتەوە کە کاتی خۆی پێم وابی لە کۆنفرانسی 2018 بووە، خۆت هەفتەی ئێکس بۆکس بوو باس کرا. یاریەکە بەناوی Bright Memory Infinite کە تاوەکو ئێستا لەسەر کۆنسۆڵ و کۆنسۆڵ PlayStation 5 و Xbox Series بەردەست نییە. یاریی زۆر جوان دیارە، یعنی ئەو دیمەنی یاریەکەی کەوا دەبینن کە یەکجار سەرنجڕاکێش و تەقیکارێکی زۆر بە کۆمپانیایکی گەورە دەچی کە دروستی کردوی، بەڵام تەنیا یەک کەس دروستی کردیە و دێتە سەر پێم وابی دێتە سەر گەیم پاسی، بەڵام تاوەکو ئێستا ئاشە نەکرێە کە کەریتە سەر گەیم پاسی، بەڵام بەخۆی یاریەکە 21 هەفت لەسەر تاوی کۆنسۆڵ و تەرتیبات و مەرتیباتە نوێیەکان بەردەست دەبێت و لەسەر پیسیش وەکو ئەپدەیتێک وەکو ڤێرژنی ئینفینیت لە بۆی زیاد دەکرێت بڵاو دەکرێتەوە. یاریەکانی PlayStation Plus Extra وەروە پریمیەم بۆ مانجی هەفت ئاشکراکران. چەند یاریشکێدا کە سەرنجڕاکێشان وەکو سترەی، بەڵام هەموو یاریەکانی دیکەی سەرنجڕاکێش نییە، بەتایبەتی لە بۆ پریمیەمی پێم وانە سۆنی شتێکی باشی کردیەوە مانگەی دەرباشی گەورەیە لە جەماعەتی پریمیەمی دەدا کە ئەم پریمیە بەکاردێن، بەڵام هەبوونی سترەی و مانگەی خراپ نییە. یاریەکە لە یاریەکانی سترەی کە باسمان کرد تازە، وەروە یاری Final Fantasy 7 Remake Integrate کە ڤێرژنی PlayStation 5 یاریەکەی وەروە DLCێکی لەگەڵا Marvel's Avengers دەبە Play 4 و Play 5 وەروە هەریەکە لە یاریەکانی Assassin's Creed Unity، Assassin's Creed 4 Black Flag، Assassin's Creed Rogue Remaster، Assassin's Creed Freedom Cry، Assassin's Creed The Ezio Collection، Saints Row 4 Re-Elected، Saints Row Got Out of Hell، Sprint of the North Enhanced Edition، Ice Age Scrat Nutty Adventure، Jumanji The Video Game، Paw Patrol On a Roll،
لەگەڵ یاری Ready Set Heroes ئەوانە لە ڕێگەی PlayStation Plus ئەکسترا بەردەستەبن لە بۆ جەماعەتی پریمیەمی بەداخەوە تەنیا 2 یاری PSP زیاد دەکرێت مانگەی ئەوان ژیارەکانی No Heroes Allowed لەگەڵ Loco Roco Midnight Carnival کە پێم وانێت 2 یاری زۆر باش بن بە PSP بەڵام دەکرێت یاریی Play 2 Play 3 تێدا بە یاخود یاریی Play 1 تێدا بە بەس بەداخەوە ئەو مانگەی زۆر باش نیە بەڵام لە بۆ ئەکسترای پێم وابی مانگەی زۆر باشە کۆمەڵ یاریش ئەساسن کردی تێدایە ئەگەر لە ڕێگەی Ubisoft Plus بێگومان بەردەست دەی بەڵام ئەگە ئەکسترا تەمی ئەو یاریان توانە بە خۆت داڵۆنت بکەیت Marvel's Avengers تەماشا یاریی زۆر باش نییە وەکو ئۆنلاین بەڵام وەکو چیرۆک تکا دەکەم تاقیکردنەوەی کە یاری هەر باشەکان کە لەو مانگەی توانە بە خۆتان تاقیب بکەنەوە لافتەی ڕابردوو باسی ئەوم کردکەوە Ubisoft خەریکی ئاشاکردنەوەی دووبارە ئاشاکردنەوەی یاری Skull and Bones و لە ڕێگەی لایڤ ستریمێک نزیکی چەند خولەکێک 10 خولەکێک 12 خولەکێک گەیمپڵی یاری Skull and Bones یان ئاشا کرد و کەی بڵاویشی دەکەنەوە و یاریە سەقەتە هەشتی مانجی 11 واگە لە بیرتانبی دەزان کەوا God of War Ragnarok لە 9 مانجی 11 بڵاو دەکرێتەوە ئەو یاریە بەخۆی 3 ساڵە لەبەر 3 ساڵە دەرێن بڵاو دەکرێتەوە هەر دوا دەخرێت خۆی تۆنێک کێشەی هەیە و تۆنێک ڕەخنەشمان لی هەیە ڕۆژێکیش پێر God of War Ragnarok بڵاو دەکرێتەوە باوەڕ ناکەم ئەو یاریە بە هیچ شێوازێک سەرکەوتوبی پێویستە بەروارە بگۆڕن نەبەرەوەی God of War Ragnarok مانجی 11 داگیر دەکات ئەکید بنەوەی Skull and Bones ئەو زانیارانی سەریمان کۆ کردەوە تقریبا هەمان ئەو زانیارانەیە کە پێشتر لەسەرمان دەزانی یاریی تەواو ئۆنلاینە هەرچەندە دەتوانین بە سۆلۆ یاری بکەیت بەڵام پێویستە ئینتەرنێت تەبی ئینجا دەتوانێت ئەو یاری بکەیت و نرخی یاریەکەش $70 کە پێم وایە 1000 زۆرە بۆ یاریی ئۆنلاین یاریەکە تەواو ئۆنلاینە وەکو پایرێتێک وەکو چەتەیەکی دەریا لە بۆ خۆت کاراکتەرێک دروست دەکەی بە ئارەزوی خۆ دەتوانین کەستمایزی بکەیت شتە قوڕ بە معنایەکانی ناو دنیای Ubisoft قۆڕە نوێیەکان تاقیکەوە و کە سواری کەشتێکی دەبی کەشتێکە دەبتە ئەتوو بە خۆ دەبێت کەشتێکە بۆ منە کاتێکە لوت دەکەی منە دارێکە بەردێکە لوتی دەکەی کەشتێکەت دار و شتەکان لوت دەکات واتە کۆ دەکاتەوە کە ئەنمەیشنێکی زۆر سەیری هەیە چۆن کەشتی دەتوانی دارێک ببڕی و کۆی کاتەوە پێم سەیرە لەو یاری هەیە دەتوانی بە پێیان بێت لە کەشتێکی بێ دەرێەوە بە پێیان هات چۆ بکەیت لە ناو دوورگەکە بەڵام بەشێکی زۆر سنووردارە ناتوانانی شەڕ بکەی بە پێ و بەدەست تەنیا لە ڕێی کەشتی دەبی هات نەخوارەوە و بە پێ ڕۆیشتنت زیاتر لە بۆ مەسایلە قۆڕ بمعنایەکەی دەبێ بێژ مایکرۆ ترانزاکشنەکانە کڕینی جلوبەرە گۆڕینی شتومەک زیادکردی شتومەک لە بۆ کەشتێکت و چەندین کەشتی جیاوازیشی تێدا دەتوانین لە بۆ خۆت هەڵی ئەمژێری هەندێکیان زەبەلاحن لە بۆ گواستنەوەی کارگۆی باشن واتە ئەشیا بگوازیەوە هەندێکیان زۆر سەریعن بەڵام کارگویان کەمە هەندێکیان تایبەت دروستکرێت لە بۆ شەڕکردن ماپەچی زەبەلاحی هەیە بێگومان وە گەیمەری دیکە لە ناو ماپەکەی دەبینی دەتوانین شەڕیان لەگەڵ بکەیت ئۆبجێکتیڤەتی ئەرکت هەیە ئەرکەکانیش بریتی دەبن لە ناوبردنی کۆمەڵە کەشتێک لە یەک کاتدا یاخود کەشتێک کارگۆی پێ ئەشیای پێ دێ بگواستەوە چەند کەشتێکی دیکەی لەگەڵ وەکو حیمایە وەکو سکیۆریتی دەبی ئەوان لە ناو ببیت بزەبت نازانم لە ڕێگەی سینگل پلێرە ئۆنلاینەکەی چۆنیە زیاتر Ubisoft باسی لایەنە ئۆنلاین و مالتی پلێرەکەی کرد بەڵام سینگل پلێرەکەی بزەبت دیارینە چۆن دەبی وە باوەڕیش ناکەم یاریش سەرکەوتوبی ئەو یاریە لە ڕێگەی گەیم پاس PlayStation Plus ئەکسترا پریمیەم بەردەست بیم بەڵێ بەڵام ئی $70 نەخێر ڕۆژێک پێش God of War Ragnarok بڵاو دەکرێتەوە ئەکید بم 100% ئەو یاریە سەرکەوتو نابی هاو شێوەی دوای یاری ڕینبۆی کە بەناوی Rainbow Six Extraction بوو یاریی تاو فاشل بوو ئەو یاریش هەست دەکەم لەو شێوازەیە لەبەر لە 2017 شاکریا بەڵام تاوە کەستا بڵاو نەکرێتەوە با ببینیم بزانین چ ڕوودەدا یارێکی دیکەش تریلەر و هەروەها ڕلیز دەیتی لە بۆ ئاشکراکرا ڕلیز دەیتەکەشی بزەبت تهدید نییە بەڵام لە مانجی نۆ بڵاو دەکرێتەوە یاری Lord of the Rings گۆڵمان بەجددی پێم وابوو یاخود هەمومان هیوامان بەرز بوو بە ئەو یاریەکەوە گرافیکی باشتر بکە بەڵام دەتوانین بڵێن گرافیکی خراپتر کردێت لە چاو ئەو هەموو تریلەرانی کە بڵاو کڕێتەوە تریلەری یەکەم سەیری بکەین گرافیک و ڤیژوەڵی زۆر جوانترە لە چا ئەو دوای تریلەر کە بڵاو کڕێتەوە گرافیک زۆر داونگرێت کرێن و یاریەکە ستیلفە ئۆکەی یاری ستیلفم بەدڵە بە خۆت زینەوە خۆ حەشاردان شەڕ بکەی وەش نۆنمونە یاری لەو زۆرەمان زۆر یاریەکانی مەتەڵگیری زۆربەی وانە یاری پلیک تێل بەو شێوازەیە شەڕکردنی کەمە زیاتر خۆ حەشاردان و پێ دەوترێت ستیلف ئەو یاریە وەکو گۆڵم یاری دەکەی کارکتەرێکی کە سەرنجڕاکێشە بەڵام وەکو پاڵەوانی یاری ئارنەوە نازانم مەشتە کە سەرکەوتی دەبی یاخود نا وا چیرۆکەکەشی باسی پێش بەشی یەکەمی Lord of the Rings دەکە واتە باسی پاش هۆڵبتی دەکە دوای بەشی هۆڵبتی لەگەڵ پێش دەستپێکی
لۆرد ئۆف دە ڕینجی لەو مابینە باز دەکەی کەوا چیرۆکە کەوا زۆر کاریگەری نەکات چیرۆکی گشتی لۆرد ئۆف دە ڕینگ لە بەرەوەی توانایە نییە ناشتوان ڕێگەشیان پێ نادرێ وەکو گۆڵم سمیگڵ لایەنە باشەکەیە گۆڵم لایەنە خراپەکەیە بەسە دار و دیواری دەکەوی کە ئەنیمەیشنی زۆر سنووردار دیارە گرافیکی زۆر جوان دیار نییە بزۆ بەیارێکی پلی دو پلی سەی دەرچی بەڕاستی ڕاستان پێ بڵێم و سەرنجڕانش شایمە بە باوەڕش ناکەمەوە یارە سەرکەوتوی مەگەر بێتە سەر بژی گەیم پاس یاخۆ پلەیستیشن پڵەس ئێکسترا پریمیەمی لەوانێ لەوێ فان بیسێک لە بەخۆی دروست بکە پلەیستیشن ستارز ئاشکراکراوەتە ستارز ئەستێرا لە ناو دنیا پلەیستیشن ئەو شتە چییە مایکرۆسۆفت شتێکی هەیە بەنای مایکرۆسۆفت ریوەردز ئەو کەسانی ئەکسبۆکسان هەیە لە مێژە دەزانن کەوا چییە تۆ یاری دەکەی هەندێک ئەچیڤمنت هەیە یاخود لە جەماعەتی پلەیستیشنی پێ دەوترێت ترۆفی هەندێک ئەچیڤمنت هەیە لە ناو یاریەکان کەوەی دەگری مایکرۆسۆفت پارەت دەداتێ ئەو پارەی دەتوانین کۆکەیەوە بیکێنە واڵەتەکەی خۆت و یاری پێ بکڕی یاخود گەیم پاس شتی پێ بکڕێت پلەیستیشن هەمان شت دروست دەکە کاتی خۆی سۆنی ریواردز هەبوو بەڵام سۆنی ریواردز ئێستا حالیان شمولی پلەیستیشن ناکە ئێستا پلەیستیشن شتێکی نوێی دانێ بەنای پلەیستیشن ستارز کە پێم وایە شتێکی باشە لە بۆ گەیمەرانێکەوە نانێ پارەسەر بکەن بەڵام یاری زۆر دەکەن بۆ تۆ یاریەک تەواو دەکەی هەندێک ترۆفی لە یاریەکە هەندێک ترۆفی هەیە کە تۆزێک زەحمەتە بەدەست کەوتنی مەسەر هەندێک چاڵنج هەیە دەبی لەو یاری تەواویکەی بۆ نمونە لە ناو یاری گارەڤار ڕاگەنڕۆکی بڵێ ئەگەر بێت و بڵێ بە سێ حرەکەیان چوار حرەکە دە دوژمن لە ناو بە ئەگە کارێکی لە شێوازە بکەی لەوانێت ترۆفیەک وەربگری ئەو ترۆفیان لۆ دەبتە پارە ئەو پارێژ دەستە ناو واڵەتەکە دەستە ناو ئەکاونتەکە دەتوانانی یاری پێ بکڕیەوە لە ناو پلەیستیشن نێتوەرک PSN وەکو گیفت کاردی لێدە لە خۆتوانی یاری پێ بکڕی شتی پێ بکڕی کەشتێکی سەرنجڕاکێشە و زۆر خەڵکم بینی لە تویتر کە باسی ئەویان دەکەن مایکرۆسۆفت ریوەردزی لە مێژە بەکاردێن و زۆر کەسەیە دەڵێ بە حیاتم گەیم پاسم نەکڕیە یاری زۆر دەکەم لە ڕگەی یاریکردنەوە مایکرۆسۆفت ریوەردز پارەم دەداتێ و بۆ پارێش گەیم پاسم کڕیەوەتە دەڵێ هەتا من گەیم پاسی بە خۆڕای دەکەم لەبەر یاری زۆر دەکەم پێمان وابی بەزەبت دیتیلی تەوامان نییە بەڵام بەپی ئەو قسانەبی کە سۆنی لی دەکات پێ ئەو بلۆک پۆستەبی کە سۆنی ئاشکرای کرد لەوانەیە گەیمەران بتوانن ئەو کەسانی کە زۆر یاری دەکەن نەک ڕۆژە نیو سعات ساعتەکە وانە ئەوانەی کە 5 ساعت 4 ساعت 6 ساعت ڕۆژانە یاری دەکەن ئەگە بێت و ئەو ترۆفیانە بەدەست بخەن کە داوا لێکراوە لە بۆ ئەو وەرگرتنی ستارزی لەوانەیە مەسەرەن یاریی وەکو The Last of Us نوێ کە دێ لە مانجینۆ لەوانەیە بتوانانی بەدەستی بخەی بۆ پارێ بیکڕین لەوانە $60 $70 لە خلالی چەند هەفتەیە کۆکەیەوە کە پێم وابی شتێکی باشە و بۆ کەسانی بەتابەتی کە زۆر یاری دەکەن مەسەلەن بۆ من کەم یاریەک دێ یەکسەر تەواوی دەکەم هەمووی پارتەکانی دەکەم بە سریعترین کات دەیکەم لەبەرەوەی دەمە ڤیدیۆ دەستوسکەم سو لەوانەیەم سوودی لێوە بکرم کەواتە بە شێوەکان توانین بڵێن یاریەکان دەبنە بە خۆڕایی هاوشێوەی چۆن مایکرۆسۆفت ریوەردزە سۆنی شتێکی لە بابەتە لە بۆ گەیمەرانی خۆی بەدەست دەکات کە شتێکی زۆر باشە پێویستە پشگیری لێ بکرێت بەڵام شتێکی قۆڕیشی تێدایە ئەویش هەندێک ئەشیای NFT تێدا ئەسن NFT نییە بەڵام دیجیتال کۆنتنتی تێدا هەندێک شتی تێدایەکەوە گەیمە دەتوانانی بە پارێ ڕاستەقینە هەندێک ڕسم و کارکتەر و هەیکەل و ئەو شتانە بەشێ دیجیتالی بکڕی کە پێم وانە شتێکی باشە لە بۆ مەسەری مایکرۆ ترانزاکشن و قمار ئەلکترۆنی ئەو شتانە دەچی بەڵام لایەنە باشەکەی ئەوەی کەوا سۆنی خۆی پارەت دەداتی بەکو هەدیە ئەگە بێت و زۆر یاری بکەی و ئەو شتانە تەواو بکەی پلەیستیشن ستارز کەی بەردەست دەبی سۆنی دەڵێ لە پاییزی ئەوساڵ بەردەستی دەخەن لەسەر پلەیستیشن 4 و پلەیستیشن 5 دەتوانین لە بۆ خۆتان بەکاری بینن کە هات بە فری دەبی هەموو کەسێک دەتوانین ناوی خۆی ناونووس بکە بەردەست بکە کە هات ڤیدیۆیەکتان لەبۆ دەکەم چۆن ببینە بەشێک لەو سێڤیسە و چۆن پارەش قازانز بکەیت بەڕاستی ئەو لە بۆم زۆر باشە لە کۆڵ کڕینی یاریەکان بە $70 دەبمەوە ئەگەر لە ساڵانە سێ یاریش من بەدەستکەوی هەشتێکی باشە بینە سەر نەخشەی یاری گاد ئۆف وار ڕاگنەڕۆکی لە هەفتەی ڕابردوو باسی کۆلێکتەر ئەدیشنی یاریەکەمان کرد کەەوە ماپەچکێدایە بەڵام زۆر نەچوومە ناو تەفاسیلەکە لەبەرەوەی بەسەرعی ڤیدیۆکەمان کرد و ئەو کاتێکە خبرەکە پاشێک 2 ساعتی ڤیدیۆکەم کرد ئێستا دەتوانین بە وردەکاریەوە تەماشای ماپەکەی بکەین ماپەکە ئەگەر سەیری بکەی و نەخشەی کە تێدایە نەخشەی هەر نۆ ڕێڵمە لە ناو دنیای گارەڤە ڕاگنەڕۆکی واتە هەر نۆ جیهانی تێدا ڕێڵ هەر نۆ مەملەکەتی تێدایە کە ناو یاری گارەڤە ڕاگنەڕۆکی بەردەستە مەملەکەتەکانیش بریتی دەبن لە ئەلفایم هێڵهایم یۆتنهام موسپێلهایم نیفلهایم میدگارد ڤانەهایم سڤارتەلفایم لەگەڵ ئازگاردی لەوانەیە لە تەلەفوز هەندێک ناوەکانم بە هەڵە خوێند بیتەوە داوای لێبوردن دەکەم بەڵام ئەو نۆ ڕێڵمەی تێدایە واگەر سەیریشی بکەین دەبینی زۆر بە جوانی ئەگەر سەیریشی بکەین دەبینی زۆر بە جوانی
هەر نۆ ڕێڵمەکە نیشاندراوە تێکستێکی تێدایە کەوا باسی وردەکاری ئەو جیهانە دەکەوە دەبینیوە دارە گەورەکەشی تێدایە کەوا هەر نۆ ڕێڵم لە خۆ دەگرێت یەکێک لەو ڕێڵمانە ئازگاردا کەوا فۆری تێدایە وە دەڵێن وە قسەیە و نازان بزەبت وا دەدەچی یاخودنا بەڵام نۆژ مەتاڵەجی هەیە کەەوە عادەتەن فۆڕ و ئۆدن بێکەوە لە ئازگار دەژین بەڵام لە ناو جیهانی گارەڤاری تەنیا باسی ئۆدن کراوە بە قسە بەڵام بە فەرمی تێدایەکیت بەڵام چۆن تێدایە دەڵێن کەوا لە ئازگاردی نابی موسە پێڵهایمی دەبی یاخود سفارتلفاین دەبی کە ناوەکانیان زۆر قۆڕن تاوەلی بردنەکەم بە هەڵەمیان خوێنمەوە واتە لەو شوێنە نابی کەوا حەز دەکەین کەوا لە ئازگاردی ئازگار زیاتر فۆری تێدایە کەوا مەملەکەتەکی قەرەباڵغە پڕی خەڵکو و شتانەیە واتە مهمەکە چییە سێ ڕێڵم هەبوو کەوا لە یاری ڕابردوو پێم مابوو سێ ڕێڵم بوو چوار ڕێڵم بوو نەمان دەتوانین سەفەری بکەین ئەو جارە توانین سەفەر لە بۆ هەر نوێ ڕێڵمکەی بەڵام لە بیدایەتی یاریەکەی نا وەڵکو سەبل لە ڕێگەی کردنەوەی ڕۆکشتەکان مەرحەلەکان لە بۆ دەکرێتەوە بێمە سەر ڕۆکستاری بەداخەوە دووبارە هەفتەی ڕابردوو باسیەوەمان کرد کە یاری جیتی هەفتەی ڕابردوو دو هەفتە پێشتا چیوا بوو GTA 4 و GTA 4 ریمیک یاخود ریماستەر لەگەڵ Red Dead Redemption 1 ریماستەر پرۆژەکە کاسڵ کرایەوە لە بەرەوەی ڕۆکستار دەیەوێ یاخود خەریکی GTA 6ەوە لەو هەفتەیەش تقریبا ناتوانم بڵێن بە فەرمی بەڵام ئەو کەسانی کە ئەو قسە دەکەن هەمان کەسانی ئینسایدرن و کەسان کەەوە باوەڕ پێکراون دەڵێن یاری Red Dead Redemption 2 ڤێژنی PlayStation 5 و Xbox Series بە فەرمی لەلایەن ڕۆکستارەوە کانسڵ کرایەوە لەبەر خاتری GTA 6 ئەتەمشا ڕۆکستار بخۆی لە مەهانە دەگەڕێت لە بۆ ئەوەی کارەی نەکە یاخود تێکتو لە مەهانە دەکرێت لە بۆی کارەی نەکە لەبەر خاتی یاریشی دیکە ئەو عادە قۆڕیان هەیە لەوەتی هەنەوانە ئێستاش زۆر زیاتر بە دیار دەکەوێت Red Dead Redemption 2 مۆدی ئۆنلاینەکەی Red Dead Online ئەوڕۆ هەر بە فەرمی سلەی ماتەمینیان دەبۆ خواز یعنی ساڵەکە هیچ ئەپدێتێکی گەوری لەبوو ناتیە ساڵەکە هیچ دیڵسێکی لەبوو ناتیە ساڵەکەکەوە هیچ گۆڕانکاری لە Red Dead Online نەکرا و هیچ شتێکی نوێ لەبوو ناتیەوە ڕۆکستار بە فەرمیش دەڵێ لەبەر GTA 6 یعنی لە بلۆک پۆستی خۆیان دەڵێن لەبەر GTA داهاتوو کار لە بۆ Red Dead Redemption 2 ئۆنلاینەکەی ناکەن یاخود Red Dead Online ناکەن و نەبوونی دەمشا کێشەکە چییە کێشەکە لەوەیە کەەوە ئێستا ئەمە Red Dead Redemption 2 دەکەم لەسەر PlayStation 5 بوونەوەە یان Xbox Series بەستی فریم یاریەکە دەکەین یان ڕۆکستار پێویست ناکات و بچی تاوی دەستکاری یاریەکەم لەبەو بکە گرافیکی یاریەکەی 4K هیچ ئایبینە کێشەی نیە تەنیا بیکە 60 فریم بەسە یەک ئەپدەیتی بەدە دۆلاری وەکو GTA 4 GTA 5 بمعنایەکە بەدە دۆلاری بنێرە بەسە بەڵام ڕۆکستار نایکە وە چاوەڕێژ ناکەین کە بیکە بەڕاستی دڵشکێنەرە و جۆرە خەبەرانە لە بۆ مەکە گیمەرانی کە لەسەر کۆنسۆل نوێ یاری دەکەن گونا حڕێت دێت بە 30 فریم یاریەکەی بکەی بەڵام ئەوە واقعا و هەموو کاتەکیش گەیمەرانی PC دڵخۆشن و گەیمەرانی PC باشترن وەزعیان لەبەرەوەی ئەوان بەردەوام دەتوانن بە کەیفی خۆیان بە فریم ڕێیت و تەرتیبات دیاری بکەن یارێکی نوێی ڕۆبۆکۆپ ئاشکراکرا بە ناوی ڕۆکستی ئەگەر نازانم متابعی ڕۆبۆکۆپتان کردیە پێشتریا خۆدنا من یەک دوو فیلمی ڕۆبۆکۆپ بینیوە بەڵام یاری ڕۆبۆکۆپم لە ژیاندا نەکردیا وەو یاریە بە کامێرەی کەسی یەکەم یاریەکە دەکەی تەقەکردنە گرافیکی ئۆکەی دیارە زۆر ڕاقی نییە و زۆر خراپیش نییە ئۆکەی دیارە ڕۆبۆکۆپ چیرۆکەشی سەرنجاکێشی هەیە ڕۆبۆتەکەوە پۆلیسە وەرە ڕۆبۆتە چیرۆکەشی جوانی هەیە یاریەکە تازە ئاشاکرێ ڕلیز دەیتی نییە نازان کێ بڵاو دەکرێتەوە بەڵام لەوانێ ساڵشکیان دو ساڵ ساڵ بڵاو بکرێتەوە یاریێکی دیکەی ترمینەیتەریش لەو هەفتەی ئاشاکرێ هاوڕێن بە ناوی هەرچەند ناوی فەرمی نییە تەنیا ناوی پرۆژەکەیە بە ناوی ترمینەیتەر سروایڤەر گەیم یارێکی مانەوە لە ژیانی ترمینەیتەرە سروایڤەرەوە تا لە تاقەکەری کەسی یەکەم و ئەوشتانە و سێم وەشتانە سروایڤە لەوانەیە بەشێ استراتیژی بیتنەوەشتانە بەڵام لەناو جیهانی ترمینەیتەر دەبی کە تی 800 نیشان دەکەوێتە ژۆری ترمینەیتەر هەموو کاتێک ترمینەیتەر خۆشە و حەزم لێ بیبینم سوپرماسیڤ گەیمز یاریشی یاخود نەک یاری نوێن ئاشاکرد ڕلیز دەیتیان ئاشان نەگریت تەنیا تڕیەرێکی نوێیان بڵاو کردە لە بۆ یاری Devil in Me شەیتان یاخود ئیبلیس لەناو لاشەمە شەیتان لەناو لاشەمە دەڵێن لە پاییزی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە بەڵام ڕلیز دەیتی فەرمی کە چەندی چەند بڵاو دەکرێتەوە هێشتا ئاشان نەکرێت تەنیا دەڵێن لە پاییز بڵاو دەکرێتەوە پاییزیش واتە لە مانجی مانجی 11 ئەو پاییزە کەی بڵاوکەوە باوەڕ ناکەم بیخەنە مانجی 11 لە بەرگارە بە ڕاگەڕۆکی مانجی دەست کەپسە لەبەرەوەی تۆنەگای لە ماژە بڵاوکرێت لەوانێ بیخەنە مانجی 9 بەڵام بە فەرمی هێشتا نازانێت Devil in Me دوایین یاریە لە ناو چیرۆکە سەرنجڕاکێشەکەی Dark Pictures کە بزانم چوار یاریان تاوەکەستا بڵاو کردیتەوە هەموو یاریەکانیان زۆر باش نەبووی هەموو یاریەکانیشان زۆر باش نەبووی باش بووە هەندێکیان زۆر باش بووە هەندێکیان مەم ناوەند بووە ئەوەشیان دەڵێن لە ڕووی چیرۆکەوە لە ڕووی گەیمپڵیەوە
شتی نوێی تێدا گەیم پڵی زیاتری تێدا ئەواتە لەو جۆرە یاریانەیەکەوە لەوانەیە تۆزێک لەگەڵ هەڵبژاردننی دایاڵۆکان کاراکتەرەکە زیاتر بجوڵێ و ئینتراکشن و کاردانەوە زیاتر بی دەڵێن چیرۆکەی لە ڕوودای ڕاستەقینە بێگوماوە جیرێ یاخود لە میثالۆجێک وەرگیرێ کە دەڵێن لەسەر ڕوودای ڕاستەقینە شی لە بابەتەیە دێڤڵینمی پەیوەندی بە ئیبلیس و شەیتان و ئەو شتانە هەیە و سەرنجڕاکێش دیارە هیوادارم یاریی ناوازەبی وە گەیمەرێکی زۆر لە کوردستان حەز بە یاری دەکات سەو هیوادارم نازدار بێت The Division یاریی مۆبایل لە بۆ ئاشکراکرا بە فەرمی بە ناوی Resurgence کە دڵێ ئەوسا بڵاو دەکرێتەوە و یاریی فری تو پڵەیە بە خۆڕایی یاریەکە دەکەی و یاریەکە خۆشەکەش لەوەی هاوڕێیان یاریی سینگل پلیرشە کە نازانم Ubisoft یاریی سینگل پلیر چیرۆکی لەسەر مۆبایلی بەردەست بخە بە خۆڕایی بەبێ قمار ئەلکترۆنی شتیوا هەیە بەس سەرنجڕاکێش دیارەوە و دیمەنەی بڵاویان کردو تڕێگەرێکە بڵاویان کردەوە دەڵێن ئینگەیم فوتیجە واتە بزەبت سەد یاریەکە بەو شێوازە لەسەر مۆبایلی بەڵامەکیدەوە بە مۆبایل یاخود تابلێتێک یان بە ماسفاتێکی بەرز تۆما کرایە ئەگەر یاری مۆبایل بەو شێوازەنیە لەسەر مۆبایلێکی وەکو یەک بەڵام یاریی دیڤژنم زۆر خۆش دێ بەشی یەکەم زۆر نایابوو بەشی دوم زۆر نایابوو بەڵام بەشی یەکەم هەندێک شتی خۆشتر بوو لە بەشی دوم بەڵام بەشی دوم ماپەکەی جوانتر بوو هیوادارم ئەو یاریش نازداربی و نازان کەی بڵاو دەکرێتەوە بەڵام دەڵێ ئەو ساڵ دێ و بە خۆڕای دەبی لە بۆ هەموو مۆبایل و تابلێت و تەرتیبات و شت یاری لۆلیپۆپ چینسۆ دەگەڕێتەوە نازانم کاتی خۆ یاری لۆلیپۆپ چینسۆتان کردی یاخود ناتەوەکو کچێک یاری دەکەی کەوا جلێکی زۆر سەرنجڕاکێش و ڕووتی لەبەرە و لۆلیپۆپیشە ینی مەساسەشی لەدەست چین سۆیەکی لەدەستە ئەو مشارە ئەلکترۆنیەکە مشارە کارەبایەکەی لەدەستە و دوژمنەکان بەو شێوازە ناو دەبە کات خۆی لەسەر پلیستیشن سێ کردم یان ئەکسبۆکس 6 بزەب لە بیرنیە بەڵام هەندێکم کردووە و یارێکی متعی هەیە بەڵام نازام چۆن ڕیمەیکی دەکەنەوە چکە تاو ڕیمێکە تاو ڕیماستەرە بزەب بەڵام ئەوان دەڵێن ڕیمێک دەکرێتەوە ئەو یاریە بە تەواوەتی بەش ئەو بەشە لۆلی چێپ چینسۆ لە 2023 دێتم بەشەی ڕیمێک لەسەر پلیستیشن 5 و ئەکسبۆکس سیریس نیشندۆ وادەی بڵاوکردنەوە یاری بینۆتە 3 ئاشکرا کرد 28 دەی 2022 بڵاو دەکرێتەوە تریلەر چێنەوە بڵاو کردو کە زۆر سەرنجڕاکێشام بینۆتە توم بینیوە بەڵام نەم کردیە و زۆریش لەسەر نازانم و زۆر قسەی لەسەر ناکەم بەڵام بۆ کەسانی حەزیان لێە ئاگادار بن زۆری دمای بڵاو بتەوە بێمەسەر ئەساسنز کریت ریفت لەو هەفتەیە یەک دوو دەنگۆ بڵاو بێەوە گوتیان یاری داهاتی ئەساسنز کریت بەناوی ریفنابی بە ناوی ئازگر دەشتەشی لەو بابەتەیە بەڵام جیسن شرایر ئینسایدەرە بەناوبانکە کە تاو کەستەی قسەیەکی هەڵی نەکردووە هەم قسەکان ڕاستەچوە کۆنتاکتی هەیە لەگەڵ هەموو کۆمپانیاکان و لە ماڵپەڕی بلومبەرگ یعنی بلومبەرگ بەناوبانگترین و باوەڕپێکراوتی ماڵپەڕی تەکنۆلۆژی لە هەموو جیهان جیسن شرایر وەڵامی داوە وتی نەخێر یاری داهاتی ئەساسن بەناوی ئەساسنز کریت ریفتە کە لە بەغدادا و دەڵێ ئەو ساڵیش ئاشا دەکرێت و لەوانەیە ئەو ساڵیش بڵاو بکرێتەوە من پێم وایە ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی یوبیسۆفت ئەو ساڵی زۆر باش نەبووە تاوەکو ئێستا و بە بڵاوکردنەوەی ئەو یاریش لەوانەیە تۆزێک وەزاکەی بینتەوە لە بۆ خۆی و کەی ئاشاش دەکرێت پێمان وابی مانجینۆە لەبەرەوەی یوبیسۆفت ڕاگەیانکەوە لە مانجینۆ لایڤێکی گەورەی ئەساسنز کریت و داهاتوی ئەساسنز کریت دەکەن پێمان وابی لە مانجینۆ تڕێدەری یاخود گەیم پڵی ئەو یاریە وەروە بەرواری بڵاوکردنەوەی ببینین ریسپاون بە فەرمی کار لەسەر یاریێکی نوێی سینگل پلێری چیرۆکی ناو جیهانی ئەیپێکس لەجنز دەکات وا سەرنجڕاکێشە بەڵام مهمیەکەی لە چییە خۆی ئەیپێکس لەجنز چیرۆکەکەی لە تایتن فۆڵ وەرگرتیە یارێکی چیرۆچیە ئایپێکس لەجنز یارێکی مەڵتیپلێرە و ئەگەر بێت و ریسپاون بێ لە ناو جیهانی ئەیپێکس لەجنسی یارێکی ستۆری دروست بکە یعنی تایتن فۆڵی نوێ دەبینین ئەو یاریکەوە گەیمەرانی یەی زۆر داوای دەکەن لەوانەش و لەوانەش نییە خۆی ئەیپێکس لەجنس هەندێک لە چیرۆکی و هەندێک یەک لە کارکتەرەکانی کوڕیەکی لە کارکتەرەکانی ناودنیای تایتن فۆڵ بزەم کچی کوڕی نازانام یەکێک لە پایلۆتەکانە یاخود فڕۆکەوانەکانە کردنا تایتن فۆڵی هەیە تایتن فۆڵ یاریی زۆر نایابی سینگل پلێر ئەگەنت کردی بیکە زۆر خۆشە ئەیپێکس لەجنس یەکێکە لە سەرکەوتوی یاریەکان کە تا ئێستا 2 میلیارد دلاری قازانج کردی لەبەوە یای ئەو هەواڵە دڵخۆشم دەکات و هیوادارم بۆ بە زووترین کاتیش ئاشکرا بکرێت تڕگەری لێ بین لەبەرەوەی ئەیپێکس لەجنس حەز دەکەم زیاتر سەرکەوتوی بەڕاستی وە لەو هەفتەیەش ئاشکرا کرا کە دزەی پێکرایەوە هەواڵە Beyond Good and Evil 2 کە زیاتر لە 12 ساڵ لە بەرهەمهێنان لە یوبیسۆفت مانجی داهاتوو دەستە بواری پلی تێستینگ واتە هەندێک گەیمەری بانگ دەکەن یاریەکە تاقی دەکەنەوە واتە مەرحەلەیەک چوونە پێش Beyond Good and Evil کاتی خۆی لە 2017 بوو بە پێم وابی یوبیسۆفت تڕگەرێکی گەیم پلەیەکی سەرنجڕاکێش و گەوری لەبە بڵاو کرایەوە بڵاو کردەوە کە زۆر چکی یاریەکەی نیشاندا ئەو یاریان گرنجەکەی و سەرنجڕاکێشەکەی لەوەیە تۆ دەتوانی بچیتە هەموو گردون لە هەسارەیەک بفڕی بچێ گردونێکی دیکە بچی هەسارەیەکی دیکە بیتە خوارێ و چیرۆکی خۆت بەردەوام بکە هاشەوەی نۆمانسکایە بەڵام بە شێوەیەکی سەرچێشی تر نۆمانسکە زیاتر بە شێوەیەکی
زانستیە خیال زانستیە ئەوەش خیال زانستی بەڵام زیاتر سەرکێشیە مەسەرەن ئەدڤێنچەرە چیرۆکی زیاترە ئەو یاری زۆر زەبەلەح دیارە بەڵام باوەڕ ناکەم ڕۆژی ڕووناک ببینی هەرچەندە لە مانجی داهات و لەوانەیە هەندێک گەیبەری بانکن یاریەکەی تاقیکەنەوە بەڵام باوەڕ ناکەم ئەو یاریە بە ئاسانی ببینیت ئەو یاریە کێشەیەکی گەورەی بەرهەمهێنانی هەبووە و هەر هەشتی و تاوکی بسۆ بە فەرمی نەڵێ فلان تاریخ بڵاوی دەکەنەوە قەنەعەت ناکەم ئەو یاری هەبڵاو بکرێتەوە بەداخەوە هەیلۆ مۆدی کۆواپەکەی هەیلۆ ئینفینیت مۆدی کۆواپەکەی دووبارە دواخرا کە دەبوایە لەگەڵ دەرچوون یاریەکەی لە مانجی 11 پارساڵ یاخود 12 پارساڵ بەردەست بە دوایان خستەوە بەهاریش دواخرا لە بۆ هاوینیش دووبارە دواخراوە نازام کەی بڵاو دەکرێتەوە مۆدی کۆواپ گرنگترین بەشی سەرجەم یاریەکانی هەیلۆی بووە هەموو یاریەکانی هێڵۆ لەگەڵ دەرچوونیان مۆدی کۆواپیان هەبووە لەبەرەوەی یەکێک لە خۆشترین شتەکانی هێڵۆی ئەوەیە تۆ هاوڕێیەکت بێکەوە ماپەکەی هێڵۆی بە قوڵترین شێواز تەواو بکەن فیچەرەک و تایبەتمەندێکی گەورەی یاری هێڵۆیە بەڵام 333 ئیندستریز ئەو ستودیۆی مایکرۆسۆفتی نازانم کێشەی گەورەیان هەیە لەگەڵ ئەو یاری هێڵۆ ئینفینیتی کە نابێ و کێشانەشان هەبی لەبەرەی پارێکی زەبەلاهێنە بە تەرخان کریا فیل سپێنسەر حڕەتی تەواوی پێداینە بەس پێم وابی فیل سپێنسەر حڕەتێکی زیاد لە حەدی پێداینە پێویستە گوێیان بگری بەیان دەبریکا کە ئیشەکەتان بە زوانی بکەن تەواویکەن لە بۆمان هیوادارم یاری هەیڵۆ زۆ ناوازەیە هیوادارم فیل سپێنسەر سەرۆکەکی نوێ لە بۆ ستودیۆ 333 ئیندستریز ببینتەوە یاخود بیداتە ستودیۆیەکی دیکە هیوادارم ئەو یارە چارەسەر بکەن چکە بەڕاستی هەیڵۆ ئینفینیت کامپینەکەی زۆ خۆش بوو متعاچی یەکجار زۆرم لێ وەرگرت هەواڵەکی گچکە فۆڵ گایز زیاتر لە 50 ملیۆن گەیمەری ئۆنلاینی هەیە ئێستا حالیان یاخود 50 ملیۆن جار داوڵۆد کرێ لەسەر پلەیستیشن ئەکسبۆکس پیسی نیتندۆ سویچ هەمووی چونکە بۆ بەخۆڕایی بەڕاستی زۆر مهمە لە ماوەی کەمتر لە مانگەچی 50 ملیۆن گەیمەر یاخود دوو مانگە کۆکاتەوە پێم وای مانگەکە مانگ کەمتریشە هەفتەی ڕابردوو یا دوو هەفتە پێشتا بۆ ئاشامان ینی باسی ئەوم کردکەوە گەیشتە 20 ملیۆنی ئێستا گەیشتە 50 ملیۆنی یارێکی زۆر سەرکەوتووە یارێکی زۆر ڕاقی هیوادارم هەر بیکەن هەر پشتگیری لێ بکەن کۆنامی بە فەرمی ڕایگەیان یاریەکانی مێتال گیر 2 وەروە مێتال گیر 3 دووبارە دێتەوە سەر ستۆڕەکان بەردەست دەبنەوە بەهۆی کێشەی بەسەرچوونی هەندێک لە گۆرانی و هەندێک لە کەتسین و بەشە سینەماتیکیەکانی ئەو یاریانە لە پارساڵ لە ماجی 11 دیلیست کران واتە لە ناو ستۆرەکان لادران بەهۆیەوەی ئەکسپایر بوون هەندێک شتی و یاری ئەکسپایر بوو ئێستا کۆنامی لە یادی 35 ساڵی دەرچوون یاریەکانی مێتال گیر سۆلیت دووبارە دایاندێنێتەوە مێتال گیر سۆلیدی دووم نەکردیە بەڵام سێم کاتی خۆی بەشە کرد لەسەر پلەیستیشن 3 پێم وابی یارێکی خۆشە تاقیکەنەوە ئەگەر هەتانە پلەیسێ لەبەرەوەی لەسەر پلەیستیشنی چار و ئەوانە بەردەست دینێت پێم وابێت لە ئەکسبۆکس 360 بەردەستە کاتە لەسەر ئەکسبۆکس وانیش بەردەستە یاخود سیریسشن بەردەست دەبێت دوایین هەواڵشم لەسەر یاری بایۆمیوتنتە کە ئەپدەیتێکی نوێ لە بۆ بەردەست کرایە تاوی ئەو گەیمەرانەی کەەوە یاریەکەیان هەیە لەسەر پلەیستیشن یاخود ئەکسبۆکس دەتوانن بە خوڕایی ئەپگریدی بکەن لە بۆ پلەیستیشن 5 یاخود ئەکسبۆکس سیریس و لەسەر پلەیستیشن 5 یاریەکە بە شێوی ترایل گەیم ترایل بەردەستە دەتوانین دوو کاتژمێر سێ کاتژمێری یاریەکە لە بە خۆتان تاقیکەنەوە خۆشەویستانم زۆر سپاسان دەکەم نزیکی 31 دقیقە لێرە قسەی دەکەم نازانم لێ دەبتە چەند بەڵام پێم وابی لەوانێ 27 دقیقەی هەلێ دەرچی 28 هەلێ دەرچی و تا هەواڵمان زۆر بۆ هەفتەیە هیوادارم تا کۆتایی بینەر ببوون بۆ کەسانی کە تا ئێستا بینەر بوون ئەتوو گەیم هەموو دنیای جەماعەتی گەیم هەموو دنیای ئۆکەی خۆشم دێ تا ڤیدیۆیەکی دیکە تکاتەکەم دگمن لایک سەبسکرایب لێبیر نەکەن خوداتان لەگەڵ